سڵاوتان لەبێت بەیانیتان باش بەیانی 24ێکی دیکە لەگەڵ ئێوەی خۆشەویست دەست پێکەم هیوادارم کە لەش ساغ و تەندروست بن. لە کوردستان ڕۆژانە چالاکی جۆرا و جۆر بەڕێواچێت. ئێمە هەوڵمان داوە کە زۆربەی ئەو چالاکیانە کە پێیوەستن بە ژنان، بە گەنجان، بە منداڵان، بە هەرچین و تۆژێکی دیکە ئەو لە پرۆگرامی بەیانی 24 ئێوەی لێ ئاگادار بکەینەوە. جا بە مەبەستی هاندانی زیاتری قوتابیان بۆ خوێندنەوەی کتێب و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و زانستیان زانکۆی زاخۆ پێشەنگایەکی پەرتووکی کردەتەوە. و ئەمەی کە دەیبینن ئەمە کەرکووکە لە کەرکووکیش پێشەنگایەک بۆ گەنجانی بەهرەمەند و خاوەنکار کراوەتەوە گەنجەکان توانەکانیان نمایشەکەن کە کاری هونەری سەرنجڕاکێشیان ئەنجام داوە. تەنیا باسی کوردستان ناکەم، باسی وڵاتانی دەرەوەی شەکەین، ئەویش بە باسی کریسمەس کە ئەمە رووسایە. مۆزەخانەی رووسیا ئاهەنگەکانی 30 ساڵ لە ماوەی 300 ساڵی ڕابردوو نمایشەکان و ئەیەوێت شێوازی ئاهەنگەکان کە لە مێژوو چۆن بوونە هی وڵاتەکەی خۆی بە هاوڵاتیانی بناسێنێ. جابا لە جیهانی کتێب و خوێندنەوە دەست بە پرۆگرامی ئەمڕۆمان بکەین کە ئەویش بە مەبەستی هاندانی زیاتری قوتابیان بۆ خوێندنەوەی کتێب و زیاتر بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و زانستیان ئەوە زانکۆی زاخۆ هەستاوە بە هاوکاری لەگەڵ 6 دەستگای چاپ و بڵاوکردنەوە. پێشەنگایەکی پەرتووکیان کردوتەوە کە بۆ ماوەی 15 ڕۆژ پێشەنگاکە بەردەوام ببێت و بێگومان قوتابیان دڵخۆشن بەکردنەوەی پێشەنگاکە و هەروەها کتێبەکان خواستی زۆریان لەسەر بووە کە ئێستا ناو پێشەنگایە نمایش کرد. پێشەنگا پەرتووکایە لە زانکۆیا زاخۆ بە ئارمانجا پێشدابرنا ئاستی قوتابیان و کاروانê زانست و zanînê زانکۆیا navborî bi hevbendî digel 6 dezgehên çap û weşanê û bi daşkandinên berçav ev pêşangeh eşboyî qutabiyan vekiriye. 6 دەستگەهên çap û belavkirinê pişekdarin navda bêguman cûreha pertûkê navda heyîn mifayê bigehîn te qutabiya mifayê bigehîn te mamostayên akademî evrûke bêguman pêngavên wesayê têne habêtin bû pitir pêşvebirina astê rewşenbîrî û astê akademî li vê deverê. Rewşa daxwazî li ser pertûka yê zêde dibit, sal bi sal zêdetir lê bêt, ev jî amajekî dilxweşker e bû bizava zanistî û bizava rewşenbîrî û keltûrî. قوتابیان زانکۆیا زاخۆ jî van cure pêşangehan bi baş û mifadar dibînin, nemaze bi wan daşkandinan ve yên ku ji layê zankoya û dezgehên çapê ve bi wan hatine kirin û bûyne barsivîkiyek eşbûyî wan. Em qutabî yet zankoya herasa yet qutabxanê محتاج هندن كو معلومات ji derve jî bixwar girin. طبعا evan معلومata em pê divî hindin ku pertûka bixwe bixwînin. خواندنا وان پرتوکا جی بوما هندید گهینه کو ام کسایتیا خوب هز بخن. یا گرین کو گلکش دستگهن چاپواشتن الدهو که پیشگداریت داد کن بو چند هر یک بر همین خواه داشتخواندن که بدهید تسر بو چند قطابی بشیتن آشنای وان پرتوکت هبه بتن شد بتن باویل پرتوخانه گلک گرانته بتش ویره داشتخواندن ای بوده سر کرنه پتر اف قطابیه بره وی پرتوکی و بچتن. اف پێشەنگeh bû maweyê 15 rojan berdewam dibe û ji bilî qutabîyan her kes ji derveyê zankoyê jî dişê qesta wê biket. Bi armanca kiltûrkirina xwandina pertûkê û nemaze li dev qutabîyan hewlên zankoya zaxû di rêka vekirina pêşangehên cuda cudayên pertûkan da berdewamin û ew bi hevbendî dê gel dezgehên çap û weşanê û bi rêya daşkandina buhayê li ser pertûkan harîkariyên baş pêşkêş dikin. İslam Yusuf Kurdistan 24 Zaxo.
دەزانن ئەوانەی کە لە بواری گەشەپێدانی مرۆیی کارەکەن لە مانگی 12 ئەگەر چەناڵی یوتیوبیان هەبێت یان لە شوێنەکەەوە چالاکیەکانی خۆیان نمایش بکەن چەند سەرقاڵن دەزانن بۆ چونکە زۆربەی زۆری ئەوانەی کە لە گەشەپێدانی مرۆیی وانە دەڵێنەوە دەزانن کە زۆربەی لە ئێمە لە کاتێکا کە دەبێتە کۆتایی ساڵ و پێئەنین ناو ساڵێکی نوێوە ئەمانەوێت هەندێک گۆڕانکاری لە ژیانی خۆمان بکەین بۆیە بە دوای پلانێکی باشە ئەگەڕین بزانین چۆن پلان بۆ ئەم ساڵی داهاتوومان دابنین جا بۆیە ئەم بەیانیە لەگەڵ ئێمەیا بن ئەگەرێتەوێت ساڵێکی نوێت هەبێت بە پلانێکی نوێ بۆی کە بە ئامانجەکانت بگەیت ئەوە ئەمڕۆ ئێمە باس لە ئەو پلانە ئەەکەین کە چۆن تەنانەت نەک بۆ ساڵی نوێ بۆ ژیانت بەگشتی چۆن پلاندانین یەکێک لە بنەماکانی سەرکەوتن و گەیشتن بە ئامانج هەبوونی پلانە جا پلانەکە ڕۆژانە بێ یاخود درێژخایان بێت بۆ ماوەی هەفتەیەک بێت بۆ ماوەی مانگێک بێت یا بۆ ماوەی ساڵێک و 5 ساڵ و زۆر زیاتریش یان هەبوونی پلانەکان لە ژیان بەگشتی زۆر کەس ڕەنگ بێ گلەیی هەبێت لە نەگەیشتن بە ئامانجەکانی بەڵام کە لێ پرسی ئەبینی پلانێکی ڕوونی نییە بۆ گەیشتن بە ئامانجەکەی و ئێمە سەبارەت بەمە هاوکارشمان دالیا لە سلێمانیەوە بۆ چوونی بەشێکی هاوڵاتیانی وەرگرتووە ئەخۆ پلانی ڕۆژانیان هەیە یان نا با بۆ چوونەکان ببینین اینجا قسەی زیاتری لەسەرەکەین بزانین ئێوە سەکە دانیشتون گوێتان لە ئێمە و ئێمە ئەبینن پلانیەوەت هەیە ئەم ساڵ فێری زمانی ئینگلیزی ببی یاخود پلانت هەیە ئەم ساڵ دەست کردو بە خوێندن بە نمرەیەکی باش کۆتایی پێ بهێنی یان بە تەمای سەفەر بکەیت جا با بەیەکەوە بزانین چۆنە یەکێک لەو هەنگاوانەی دەگیرێتە بەر بۆ گەیشتن بە ئامانجەکانی ژیانمان دانانی پلانە و دوو جۆر پلانیشەیە پلانی ڕۆژانە و پلانی درێژمەودا لەو چوارچەوەیەشدا زۆر گرنگە کە پلانەکانمان بنووسینەوە تاوەکو ڕوئایەکی زیاترمان لەسەر ئەنجامدانی پلانەکانمان هەبێ هەر لەو چوارچەوەیەشدا دانانی دەفتەرێکی لەم جۆرە زۆر گرنگە کە ڕۆژانە پلانەکانمانی لەسەر بنووسینەوە لەسەر گرنگی پلان بۆ چوونی بەشێک لە گەنجانی شاری سلێمانی وەردەگرین تاکو بزانین ئەوان ڕۆژانە تا چەندە بە پلان کار دەکەن. تۆکو گەنجێک ڕۆژانە پلانێکی دیاریکراوت هەیە کە کاری لەسەر بکەیت؟ وەڵی وەک پلان پێویستە هەموو کەسێک لە ژیانی خۆیدا پلانی هەبێت بۆ گەڕانەوەی کات چونکە کات ڕاستی زۆر بە نرخە و نابێت بە هەندێک شتی پرۆپۆزیانی گەنجانمان بەجددی گەنجەکانمان بەعام زۆر بێ پلان و ڕۆژانە بەشتی بێماناوە زۆر خۆیان مەشغوڵ دەکەن ئیدی پێویستە ئەوەندەی ئەژی کە ئەوەندەی ڕۆژانەت بەیانیان لە خۆڵەسی پلانەکتی بێت تا ئێوارە چیکەیت چۆن کاتەکەت وەرە دەکەیت. ڕۆژانە چۆن پلانی خۆ دیارەکەی شەوەکەی دیارەکەی یان ڕۆژەکەی کاڵەسی دیارەکەیت؟ وەڵا شەوەکەی لێ بیری لێ بکەیەوە بزانین سپەیت بکەی بۆ قۆناغێکی تازەی ژیانت کە پێویستە بیکەی بۆ گۆڕانکاری لە ژیانی خۆتدا. تۆکو گەنجێک تا چەندە ڕۆژانە پلانێکی دیاریکراوە تێگە کاری لەسەر بکەیت؟ وەڵای ئێمە هەموو گەنجان پلانمان هەیە ڕۆژانە هەڵەستین پلان دادەین بۆی ڕۆژێکی تازە بەڕێکەین و لە ڕۆژەکانی ترمان نەچێت میژۆکو گەنجێک پلان مەیە بۆ داهاتووی خۆم هەر ڕۆژە بە شێوازێک پلانی خۆمان دادەنین و ڕۆژەکە بەڕێەکەین. خۆت تا چەندەوە بە گرنگ ئەزانی کە گەنجان پلانێکیان هەبێ بە تایبەتی پلانێکی ڕۆژانە بڵێ ئەمڕۆ ئەم پلانە هەیە کە من کاری لەسەرەکەم بەپێی ئەو پلانە ڕۆژەکەی دابڕێژێت؟ وەڵای شتێکی زۆر باشە هەم بۆ بنیاتنانی داهاتووی خۆت و هەم بۆ بەڕێکردنی ڕۆژانەکەی خۆت شتێکی زۆر باشە پلان بۆ داهاتوو دانی و بۆ ڕۆژانەکانی هەردانی. ئەمڕۆ چ پلانێکت داناوە کە ئەنجامی بیت؟ وەڵای ئەمڕۆ پلانماندانە ڕۆژێک تازە بەڕێکەین و دەستپێک کارێک تازشمان ئیشاڵە بەڕێوێ. هەر کەسێک لە ژیانی خۆیان پێویست ئامانجێکی دووری هەبێ کە ڕەنگە و ئامانجە بە 10 ساڵ ڕەنگە بە 5 ساڵ ڕەنگە بە ساڵێک پێی بکات ئەمە پێویستە ڕۆژانە ئیشی لەسەرکایە ئەگەر ڕۆژانەش نەبێ بواری بۆ بڕەخسێت ئیشی لەسەرکە بەهێمنی و هەروەها شۆرت گۆڵەکان ئەوانی و ئامانجانی کەوان نزیکن لێتانەوە لێتەوە ڕۆژانە ئیشی لەسەرەکەی ڕۆژانە پلانی بۆدانێ هەر کەسێک من ئێستا بۆ خۆم شەوانە یاخو ڕۆژێک پێش ئەوە دای ئەنم ڕۆژی دوای ئەوە چیەکەم بەیانیان کە هەڵەسم بە بێ ئامانج هەڵناسم یان بە بێکار هەڵناسم بە بێ پلان هەڵناسم
پلانی ڕۆژەکەت دانیت ئیشەکان زۆر ئاسانترە بەوەی لەوەی لە مێشکتا هەمووی جەنجاڵ بێت و پلانی ئەمڕۆ بکەیتە سبەی سبەی بکەیتە دوو سبەی ئەوانە ئامانجێکە بۆ پێک ناهێنێت ئەوانە ناتوان واد لێ ئەکات بە ئامانجەکەت نەکەیت لەبەر ئەوە زۆر گرنگە بۆ گەنج بۆ هەر کەسێک لە ژیانی خۆیان ئامانجی دوور و نزیکی خۆی دانێت لە ژیانیت زۆرێک لە گەنجی کورد لە ئێستادا پلانی نییە ئەوە بۆتە هۆکار بۆ ئەوەی کە گەنجەکانمان سەر لە شێوە بن نەتوانن کاروباری ڕۆژانەی خۆیان و بەڕێوەبردننی کارەکانی خۆیان بە تەواوەتی و بە ئاسایی بەڕێ بکەن هەر لەبەر ئەوەشە من بەپێی کارنامە و پلان و بەرنامەی خۆم کارەکانی ڕۆژانی خۆم بەڕێەکەم گرنگێکی زۆر بە پلان ئەم هیچ شتێکی ڕۆژانم بەبێ پلان بەڕێ ناکەم ئەسڵا من زۆر جاروای لە هاتووە شەو پلان بۆ بەیانیدا ئەنم ناتوانم لەبەر پلانەکانم بەباشی بخەوم لەبەرەوەی بەردەوام بیری لێ ئەەکەم و بەردەوام لە مێشکمە ئەبێ کە پلانەکانم بەباشی جێبەجێ بکەم شیاریە چۆن بڵاو بکرێتەوە تاکو و گەنجان کە پلانێکی دیاریکراویانە بێ یاخود میکانیزمێکە بێ بۆی کە بزان چۆنی پلانی ژیانی خۆیان دابرێن پێ دوایە کەسانی پسپۆر پێویستە زیاتر قسە لەسەر ئەم بابەتە بکەنیان لە ڕووی میدیاییەوە زیاتر ئەم بابەتە کاری لەسەر بکرێت. دەستان خۆش بە سەرەتا بەڵێ بۆ ئەو بابەتە بۆ بابەتی پلاندانان من ئەڵێم سەرەتا پێویستە لە خێزانەوە دەست پێ بکە کاتێک کە تۆ مناڵێکت هەیە لە ماڵەوە پێویستە لەسەر دایک و باوکان پلانێک بۆ مناڵەکانیان دابنێن کاتێک کە تۆ پلان بۆ مناڵەکەت دانە کە ئەچێ بە قوتابخانە چۆنیێتەوە چۆن سعیەکانی بکات هەر بۆ شێوەیە ئەو مناڵە بۆ شێوەیە پەروەردە ئەبێت و بۆ کاتێکیش کە گەورە ئەبێت بە شێوەی پلان ژیانی خۆی بەڕێکات ئەوە شتێکی زۆر باشە و دوای ئەوەش ئێمە ئەبێ گرنگی زیاتر بە میدیا بدەین لە ڕووی میدیاییەوە هۆشیاری زیاتر بڵاو بکرێتەوە و هەروەها کەسە پسپۆڕەکان باز لە چۆنەتی پلان بەیەکەوە ڕاوبۆچوونی هاوڵاتیانمان بینی لەسەر پلان جارە با بزانین پلان چییە ئێمەش بۆی کە زیاتر قسەی لەسەر بکەین ئەوانەی کە بەتمان ئەم ساڵ پلانێکی باشدا بنێن و ئامانجێکیان هەیە ئەتوانن ئەم بەیانیە لە زۆزک ساڵی ڕاهێنەر و هەروەها ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی کە لەگەڵمانە ئەم بەیانیە بە خێرهاتنیەکەی نەتوان ڕێنمایی وەرگن چکە من ئێستا کۆمەڵی پرسیاری لێ یەکەم بە خێرهاتی سەرچاوان کاک زۆزک پلان سنووردارمانەکات یاخود نا دەرگایەکە دەریچەیەکە بۆی کە بگەین بە ئامانجەکانمان پلان چییە؟ سەرەتا بەیانی باش بینەران و بیسەرانی کەناڵی بەڕێزی K24 دۆم زۆر سپاس بۆ ستافە بەڕێزەکەی کەناڵی K24 بۆ ئەم دەرفەتە بۆ بازکردن لەسەر تەوەرێکی زۆر گرنگ بۆ خەڵک بەگشتی و بە تایبەتی تاک. طبعاً سەرەتا پێم خۆشە پێناسەیەکی کورتی پلان بکەم. پلان بریتە لە کێشانی هێڵێکی پان بۆ بەدیهێنانی ئامانجەکان کە ئەویش لە قۆناغی بیرکردنەوە دەست پێ دەکات لە هەموو کارێک پاشان قۆناغی جێبەجێکردن و بڕیاردان بۆ ئەنجامدانی ئاخۆ بزانین ئەو ئامانجەکەی چێ ئەنجامی دەدات یاخود کەی ئەنجام دەدرێت و چ کاتێک کۆتایی دێت کە ئەمەش بریتە لە پرۆسەی سەرەتایەک بۆ پرۆسەی دابینکردنی هێزی مادی و هێزی کار یاخود هێزی مرۆیی پاشان بە سەرپەرشتیکردن و جێبەجێکردن. طبعاً قۆناغەکانی دەستپێکردنی پلان چییە؟ یەکەم ئامادەکاری یەکەم خاڵتوو دەبێت لە ئامادەکاری و دەست پێ بکەیت چۆن ئەو پلانە دادەڕێژی پاشان دانانی پلانەکە. خاڵی سێیەم قۆناغەکانی جێبەجێکردنی پلانەکە. خاڵی چوارەم چاودێریکردن کە ئەمەش کارێکی زۆر گرنگە بۆ ئێمە چاودێری بکەین ئەو پلانانە چۆن بەڕێوە دەچێت لە چ کاتێک خاڵە لاوازەکانی چین خاڵەکانی بەهێزی چێن. پاشان قۆناغی پێنجەم و کۆتایی کە ئەویش قۆناغی بەهێزکردنی پلانەکەیە واخود جێبەجێکردنی ئەو پلانەیە. طبعاً هۆکار زۆرن بۆ ئەوەی ئەو پلانانەمان شکست خواردوو بێت. بەس پێشەوەی کە بینە سەر ئەوەی کە پلانەکان شکست خواردوو بن من ئەمەوێت زیاتر وزەیەکی وا ببەخشین کە دابنیشن بۆ پلاندانە دواتر باسی ئەو خاڵانەشەکەی کە بێتە هۆکار بۆ شکستی پلانەکان. کاک زۆزک من ئێستا باسی ئەوم کردوتم ئێمە وازانین پلاندانان سنووردارکردنە واتە تۆ خشتەیەکدانی فڵان ئەها بەبیرتە کە خشتەی مەکتەبمانە بووانەی یەکەم دووهەم جێبەجێ نابوو مەگەر مامۆستایە نەهاتەیە
ئەوەکەیتر دەرسی شاغری هەبوایان بەهاتایەتە سەر پۆل بەم شکڵە ئێمە سنووردارەکرین یاخود نا ئەمە باشترین شێوەیە کە ئێمە چێژ لە کاتەکانمان وەربگرین و کاتەکانیشمان بەرەو ئاراستە ڕۆشتنی ئامانجەکانمان بێت. بێگومان ئەو باشترین شێوەیە ئێمە بتوانین لە ڕێگەی تەیبڵێک و خشتەیەکەوە ئەو ئامانجانەی هەمانە دیاریکەین بۆ جێبەجێکردنی پلانەکانیش یاخود بۆ گەیشتین بۆ ئامانجانە پێویستیت بە خشتەیەکە یاخود هێڵکاری و تەختیتێک هەیە بۆی سەرت لێ نەشەوێ بۆ ئەوی ئەو پلانی دات ڕێشتووە داتناوە سەرکەوتوو بێت. طبعاً پلانیش بەپی کەسەکە دەکەوێت هەندێک پلان هەیە دەتوانم یاخود بەپی کاتەکان پلان دابشکەین بۆ سێ بەشەوە یەکەمیان پلانی کورتمەودا کە لە ساڵێک تێپەڕ ناکات نابێت بگاتە ساڵێک ئیتر بزانە مانگێکە 2 مانگە زیاترە ئەلموهیم لە کۆتایەکە نابێت لە ساڵێک تێپەڕ بکات. دومیان پلانی متوسط الأجل یاخود مامناوەند ئەو پلانش لە ساڵێک زیاترە و لە 5 ساڵ کەمترە نابێت لە 5 ساڵ تێپەڕ بکات. پلانی سێم تایبەتە بە کۆمپانیاکان یاخود ئەو کەسانی لە بواری کۆمپانیا و پلانێکی پلانێکی درێژ خایەنە کە پێڵەن تەویل ئەمەد ئەویش ئەوەیە لە 5 ساڵ نابێت کەمتر بێت بگرێ دەگاتە 10 ساڵ و 20 ساڵ و بەپی ئەو پلانەی کە ئەوە ئێمە دامان ڕشتووە. طبعاً پێم خۆشە باسی گرنگەکانی پلان بکەم لە ژیانی تاک و کۆمەڵدان. یەکەم لەوانە طبعاً بە فیڕۆنەدانی تاک خاڵ یەکەممان بە فیڕۆنەدانی تاک چونکە ئەو کەسەی پلاندا دەڕێژێت حیسابێکی تەواو بۆ کات دەکات و کاتەکانی بە جوانترین شێواز دابەشەکات وای لێ دێت هیچ سەعاتێکی هیچ یاخود هیچ کاتژمێرێک بە فیڕۆ ناچێت لە جێبەجێکردنی ئەرکی ڕۆژانەی خۆیدا. دووەم ئەو ئامانجەی کەوا دەستنیشانت کردووە کەسی پلاندا ڕێژەر دەتوانێت پلانەکەی 100% بپێکێت بە مەرجێک تووشی شکستێکی نەخوازراو نێتەوە یاخود حاڵەتێکی نەخوازراو نێتەوە. خاڵی سێممان ئەو کەسەی کەوا پلان دادەڕێژێت یاخود پلان دانندا متمانەیەک و باوەڕێکی تەواوی لا دروست دەبێت بۆ خودی خۆی ئەمەش خاڵی جەوهری سەرکەوتنە مرۆڤ. کاک زوزک ئێستا باسی کاتمان کرد من نامەوێت زۆر مانۆر لەسەر کات لێ بدەم کات فڵانە هەمومان ئەوە باش ئەزانین کە کات چەنە گرنگە هەموو ژیان ئێمە لەسەر کاتەکانە تەمەنمانە هەموو شتێکمانە لەسەر کاتەکان ئاڕات بەڵام ئەمێ بزانم کە ئەو کاتی کە باسی لێوەکەین ئەمانگەینە بە ئامانج ئەمەیان چۆن دابشکەین بۆ نمونە منەمەوێت فێری زمان ببم ئەبێت لە هەنگاوێکی گەورەوە دەست پێ بکەم یان هەنگاوێکی بچووک کاتەکانم بە هەنگاوێکی بچووک دەست پێ بکەم یان یەکسەر بچمە ناو بابەتەکە و خێرا بە تۆزێ بە قورسی بابەتەکە بگرم چۆنە ئەمە کاتەکەم چۆن بێگومان نەخێر سەرەتا تو ئەگەر بۆ بابین باسی پلانی ساڵێک بکەین بۆ خوێندن یاخود بەدەستێنانی بڕوانەمێک لە کاتی لە ماوەی ساڵێکدا تاوان تو دەبێت سەرەتا ڕۆژانە پلانی تایبەتی خۆت هەبێت وە شتەکە لە مێشک و هزر و بیرکردنەوەی خۆتا زۆر بە ئاسانی وەرەگری و ئامانجەکەشت سەرکەوتن بێ لەو پرۆسەی کەوا دەتەوێت بەدەستی بێنێت بۆ نمونە وەکو بەڕێسان باستان کرد بەدەستێنانی بڕوانامەیەک لە ڕووی زمانەوان یان فێربوونی زمانێک لە زمانەکان طبعاً سەرەتا دەبێت و ئامانجەکەت ئەوە بێ وەکو باسم کرد کە تو سەرکەوتووە بیت پاشاندەی هێواشەوەش هەنگاو ستێپ بای ستێپ هەنگاوەکان ئەنەی بۆ بە ئاسانی بیریشی لەکەیتەوە و بۆ جێبەجێکردنی یاخود بە گەیشتن بەو ئامانجەی کە داتنەوە طبعاً دەبێت هەوڵ کۆشتێکی تەواوی بۆ بدەیت و ڕۆژانە پلانی خۆت هەبێت ڕۆژانە بۆ نمونە دەبێت بزانی ئەمڕۆ چیەکەی لە چێ و دەستپێکی ئایا لە پیت وشەکانەوە پاشان دەست دەکەی بە لێڤڵی یەکەم و دووەم هێواش ئەو قۆناغانە بە ئاسانی دەبڕێت زۆر چاکە ئێستا ڕاهێنەرانی گەشەپێدانی مرۆیی ئەڵێ ئەگەر ئەتەوێت ئامانجەکە دیاری بکە ئەبێ بزانی بۆ ئەم ئامانجە هەڵبژار بۆ نمونە ئەمەوێ ئیمتحانی ئایلتس بداتەوە ئەبێ هەوڵێکی باشی بۆ بدات دواتر لە دوای ئاڵسەکە بیرەکاتەوە بۆ چۆ بچێت دابمەزرێت یان تو بێ دامەزرانەکە لە شوێنێک لە کۆمپانیە لە خەڵتە بێ جارچی خەریکی ئیمتحانەکە کامیان پێشترە لەوەی تر طبعاً ئامانجە سەرچەکە پێشترە طبعاً پێشەوەی بڕوانامەی ئاڵتس بەدەستبێنیت تو سەرەتا دەبێت ئامانجت ئەوە بێ بڕوانامەیەکی ماستەر یاخود دکتۆرا بەدەستبێنی پاشان و ئەو بڕوانامەی دەتەوێت بەدەستی بێنی بۆ چیتە بۆچی بەکارێک لە چ بوارێک بەکاری دێنیت و ئامانجی چێبێ و دەستکەوتەکانت چێبێت تاوان ئەوها بیرت کردەوە بە شێوەیەکی گشتی پاشاندی دەست دەکەی بە جێبەجێکردنی پلانەکان و ناشکرێت ئێمە پلانمان نەبێ یاخود ئامانجێکمان نەبێ و
لەو شوێنەشەوە دەست پێکەین حتمما لەو کاتە ئێمە سەرکەوتو نابین لەو کارەی یاخود لەو پلانێکەوە دامان ناوە. باشە ئەتوانین پلان بۆ خودی خۆمان دایبنین یان ئەکرێت ئاساییە کە یەکێکی تر پلانمان بۆ دابنێ یان یارمەتی دەرمان بێ یان هەرەبێ من خۆم بم. مەرجنیە دەتوانین ڕاوێژ و پرس بە کەسانی پسپۆر بکەین لەو بوارە یاخود کەسانی شارەزا لە بواری پلاندانانە کە ئەزمونێکی درێژیان هەیە لەگەڵ دانانی پلانە و هەروها سەرکەوتوو بوونە لە پلاندانان ڕاوێژکارانی تایبەت هەیە بە پلاندانان ناکرێت ئێمە وەکو سەرەتا ئەگەر تازە دەستمان کرد بە پلاندانان ئێمە دەکرێت ڕاوێژ بکەین بە کەسانی پسپۆر شتێکی زۆر نۆرمەڵ و ئەتیادیە پاشان ئەو بیرکردنەوەی تو ئەو بیرۆکانی تو ئەو فکرە زیادانەی تو کە خۆت هەتە دەتوانی لەگەڵ بیرۆکەی کەسانی شارەزا و پسپۆر دای بڕژی شتێکی زۆر نۆرمەڵ و ئەتیادی ئێمە ڕاوێژ بە کەسانی دیکە بکەین و ئەگەر تو ئەگەریشی هەیە ئەگەر پلانێکی درێژخایانیشی دانا یاخود گرینگە تو ڕاوێژ بکەی بە کەسانی پسپۆر چونکە لەوانەیە تی بکەی یاخود تووشی بێزاربوون و مەلەل بێت باشە بێزاربوون و مەلەل یەکێک لەو هۆکارانێکە نەگەین بە ئەو ئامانجەی کە ئەمانەوە پلانەکەشمان سەر نەکرد اینجا ئێستا بابینە سەر ئەو گرفتانە چین کە واکات ئێمە شکست لە پلانەکەمان بێنین. دوو هۆکاری سەرچی هەیە بۆ ئەوەی پلان شکست خواردوو بێت یەکێک لەوانە هۆکاری سروشتیە هۆکاری سروشتی بەدەستی کەس نییە بۆ نمونە تو پلانێکی درێژخایانێت داناوە کۆسپێک دێتە پێش ئەو کۆسپە بە مردنی کەسێکە بە تاکێکە لەو کۆمەڵگە یاخود لەو فەرمانگەیە لەو دامەزراوە کە تو ئیشێکی یان لە ناو خانەوە دەکەت ئەمانش دەبێتە هۆکار بۆ ئەوەی شکست بێن یاخود هۆکاری سروشتیە بۆ نمونە باو باران و ئیتر بوومە لەرزە و ئەم شتانە ئەمانە هۆکاری سەرچین بۆ ئەوەی بەشێک لە پلانەکەت شکست خواردوو بێت. هۆکاری دووەممان هەیە هۆکاری ڕێکخستن یاخود نەزانین چۆن پلانەکانمان تەنزیم بکەنی و دابنین لە زانستی کارژێڕیدا کارژێڕ و بەڕێوەبردندا بڕگەیەکە دەڵێت التخطيط في الفشل هو الفشل للتخطيط واتە شکستهێنان یاخود سەرکەوتوو نەبوون لە کاتی دانانی پلاندا دەدێنێت ئەوەی یاخود هۆکارێکی سەرچیە بۆ ئەوەی شکست بێنیت یاخود پلانەکەت شکست خواردوو بێت بۆیە هۆکار ڕێخستن زۆر جار ئێمە لە کاتی دانانی پلاندا ئێمە هۆکارێکی سەرچیە بۆ ئەوەی ئەو پلانە سەرکەوتوو نەبێت لە ژیانی ڕۆژانە و لە ژیانی وەزیفی ئێمەدا. زۆر جار بەبیرم هێت من ننکم قسەیەکی کرد ئەیوت ئەوەی کە لە دڵتایە لە لای کەس مەیڵێ هەتا پێی ئەگەی جامە بە سادەکەی و بە کوردەواریەکەی ئایا دروستە کە پلانێکت هەیە بە هیچ کەسێکی مەڵێ باسی پلانەکەت مەکە هەتاوەکو پێی ئەگەیت چونکە زۆر جاڵێن ڕەنگە کەسێکی تر لێت تێک بدات با لەوەشەوە تۆزە زانیاری وەرگرم بزانم چۆنە سەکەی نەنکرد 100% تەواوە چونکە چونکە تو بیرۆکەیەکت هەیە سەرەتا وەکو باسم کرد هەموو پلانێک یاخود هەموو ئامانجێک لە بیرۆکەیەکە و دەست پێ دەکات ئەو بیرۆکەی تو جیاوازە لە بیرۆکەی کەسێکی دیکە تو دەچی ڕاوێژ یاخود بە کەسێکی دیکە دەڵێ بۆ منە پلانم هەیە ئەم ساڵ ئەوها بکەم ئەو لەوانەیە بیرکردنەوە وەکو تو نەبێت بۆی لێت تێکەدا کە گەنگەشە و توێژەکەی لەگەڵ ئەو کەسەیە پلانی ئەو لەگە پلانی توە جیاوازە یان ئەسڵەن ئەو کەسە هەر نازانێت پلانیش چییە نازانێ ئامان چیە خۆی کەسێکی سەر لە شێواوە ژیانی مخەربەتە ڕێک نییە بۆیە وا باشترە لە خۆتی نەشێوێنی ئەو ئامانجی هەیە یاخود پلان کە دات ناوە یاخود دەتەوێت دایبنەی بە کەس نەڵێ ئەگەر هات و لات ئالۆز بوو ئەو پلانە تەمەشات کرد زۆرە تەعقیدێکی پێوە دیارە ئۆکەی هیچ یعنی خەلەل نابێت کێشە نابێت ئەگەر وەکوتم ڕاوێژ پێی لای یەک کەس زیاتر نات ئەو کەسەش پسپۆر بێت تەمەشا بکەی کەسێکی سەرکەوتووە لە ژیانی خۆی ژیانی منەزەمە ڕێکخراوە نەک بچیت ڕاوێژ بکەی بە کەسێک هیچ پسپۆڕی نەبێت لەو بوارە یاخود هیچ شارەزایەکی نەبێت بەڵکو بگرا کۆمەڵێک شکستیش لە ژیانیدا هەبێت ئەو کەسە ناکرێت بچی ڕاوێژی لا بکەیت لەوانەیە لێتی تێکدا لەوانەیە خۆتیش تووشی بێزاربوون بێت دوجار پلانەکەی خۆتش لێ تێک دەجێت لە هەردوولات
سەرکەوتو نابیت. زۆر سپاس دەکەم زەزک ساڵەی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی ئەم بەیانە لەگەڵ مامون بۆ هیوایی کە ئەم بەیانی ئەوانەی کەیانە پلانێکی نوێ بۆ ئەم ساڵی تازاییتر لە بواری خوێندن بێت دابەزاندنی کێشی لەشیان بێت گەیشتن بە شوێنێک بێت هەرچیەکە ئەم بەیانە هەنگاوی یەکەمی بۆ بنێن وەرەق و قەڵەمێک بێنن هەنگاوەکانتان بنووسن پلانەکانتان بنووسن بۆ هیوایی کە ساڵێکی دیکە ئەم کاتانە گەیشت بێتن بە ئامانجەکانتان. زۆر سپاسی تۆ. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزی زۆر سپاس. دواوتەم ئەوەیە یعنی ڕێنمایی من بۆ هەموو تاچێک ئەوەیە کەوا دەبێت هەمومان پلانمان هەبێت چ پلانی ڕۆژانە بێت چ پلانی ساڵانە بێت و بۆ ئەوەی ئەو کاتە نازدارەی کە هەمانە بە فێڕۆ نەڕوات بۆ ئەوەی ئەو سەرلێشێواو نەبین بۆ ئەوی ژیانمان ڕێکتر بێت. زۆر سپاسانەکەم. سپاس بۆی بەڕێز زۆر سپاس. لە کەرکووک چەند چالاکیەکی هونەری بۆ گەنجانی بەهرەمەند و خاوەنکار بەڕێوەچوو بێگومان ئەمان پلانیان هەبووە بۆیە توانویانە چالاکیەکان بەڕێوە ببن بە شێوەیەکی ڕێک و پێکەتیایە تواناکانیان نمایش بکەن و چەند کاری هونەری سەرنجڕاکێش ئەنجام بدەن کە سەرنجی خەڵک لە ڕابکێشێت. چالاکیەکان ناوی ڕۆژێک بە ئینگلیزی بوو لە میانی کارنەڤاڵی ساڵانەی پەیمانگای ئینگلیش زۆن بەڕێوەچووە کە کۆمەڵێک گەنجی خۆبەخش ڕێکیان خستووە با بزانین ئەوان کە پلانیان داناوە چۆن گەیشتون بەم ئامانجیان نمەش ئامانجەکان ببینین. هێلین 4 ساڵە کۆلیژی ئەندازیاری تەواو کردووە بەڵام چاوەڕوانی دامەزراندنی نەکردووە بەڵکو پشتی بە توانەکانی خۆی بەستووە و توانیوەتی ببێتە خاوەنکاری خۆی لە پاڵکارەکەشی پەرێ بە فێربوونی زمانداوە و جگە لە زمانی دایک ئینگلیزی و ئەڵمانی و عەرەبی و تورکمانی بەباشی دەزانێت. من دوای تەواوکردنی کۆلێژ هیچ کارێکم دەست نەکەوت لە بوارەگی خۆم بۆیە گرنگیم زیاتردا بە فێربوونی زمان و هەوڵمدا کار بکەم لەگەڵ ئینستیتوتی زمانی ئینگلیزی. ئەم ساڵ لە کاتی کە کار نەما بەهۆی کۆرۆناوە لە ماڵەوە بووین بیرۆکێکم بوات کە کاری خۆم هەبێت کاری تایبەت بۆیە دەستم کرد بە دروستکردنی وێنە و دوایەوە کارەکەم گەورە کردەوە بۆی کە ئۆردەر وەربگرم بە پێی خواستی ئەو کەسانی کە یانەوێت شت بکرن وێنەکان دروست بکەم لەسەر وەکو ئەیبینین لەسەر کوپ لەسەر دار یان لەسەر کانڤس. چالاکیەکان لە میانی ڕۆژێک بە ئینگلیزی لە پەیمانگای ئینگلیش زۆن بەڕێوە چوون چەندین کەسی بەهرەمەندی دیکەش بەشداریان کردووە و نمایشی تواناکانی خۆیان کرد. پێم خۆش بوو شتێک بکەم کە تا ئێستا نەکراوێ نەقش بە خانەکردن لە زۆر وڵات هەیە بەڵام لە ئێمە زۆر کەمە. ئیتر حەزم کرد ئەو شتە بەردەوامم لەسەری بیدایەتی هاشەواژە تا فێری بووم دوایەوە ئیتر خۆم ڕاهان لەسەری تا ئێستا الحەمدوللا ئەتوانم تەنانەت نەکوم بەس بوو بتوانین لەسەر دەست نەقشکەینیان بۆ قش بەکاری بێین خەنە ئەتوانین لەسەر لەو حەڕەس بکەین لەسەر خام لەسەر جام ئەتوانین نەقشکەین لەسەر تەختە ئەتوانم نەقشکەم لەسەری هەر بەخەنە تر خەڵکشە باشە قبوڵێتی ئەم شتە پێی خۆشە و پێی جوانە حەزی لێەکەن بە تایبەتی گەنجەکان. ئەمڕۆوەکو گەنجێک بەژاریم کردو لەم پێشانگای هاوبەشیە لەگەڵ ئەم قوتابیانە بە دوو تابلا بەشداری کردو لەم پێشانگایەوە ئامانجمان لەم پێشانگای ناسانی بەهرەکانی گەنجانە و بە خەڵکووە با بڵێن هەندانی گەنجش بۆی کە ئەم توانە شارەوانیان هەیە لە ماڵ دانەنشینمێنەوە بۆی توانەکانیان بەرەو پێش بەرن و بەرەبەرە توانەکانی خۆیان بێنە بەردەم چاو خەڵکی و بۆ خەڵکیش بزانێ ئەم توانانیان هەیە و بەردەوام بن لەسەر کارەکانی خۆیان. میوزیک و گۆرانی سیمینار و گفتوگەکان بە زمانی ئینگلیزی پێشکەشکران گەنجان زۆرترینی بەشداربووان بوون. ئەمە چالاکیێکی گشتیە هەموو کەسێ بۆ هەیە بەشداری بکە بە تایبەت زۆربەی قوتابیەکان خۆمان بەشدارە بنتیایە بەڵام لە دەرەوەی پەیمانگا زۆر خەڵکەیە خولیایەوەیە کە بەشدار بێت و بۆ هەموو شاری کەرکووکە و هەموو نەتەوەکان تێ بەشدارە بن. سوودی ئەوەیەکەوە لە کەرکووکە ئێمە کۆمەڵێک کەلتوری جیاوازمان هەیە ئەتوانین بە زمانی ئینگلیزی و کەلتوریمان بگەینین بە دەرەوە و بە زمانی ئینگلیزی ئەمە ڕیکۆرد دەکرێت و بڵاوەکرێتەوە و لەگەڵ ئەوەیشە هەندێک بزنسی بچووکەیە لە کەرکووک ئەمە دەرفەتێکە بۆ ئەوانکەوە شمەک و خزمە گوزارەکان خۆیان بخەنە ڕوو هەندێک بزنس تازە دامەزراوە خۆیان بناسێنن بە خەڵک و لەگەڵ ئەوەیشە ئەو خوانەی کەسانی کە خولیای ئینگلیزین زۆر حەزیان بەو چالاکیە هەیە لەبەرەوەی توانای خۆیان دەرەخەن و توانای خۆیان پێشەخەن. نمایشی خاوەنکارەکان و ڕەخساندنی هەلی کار بۆ بەشدار بووان گۆشەیەکی دیکەی چالاکیەکان بوون و ڕۆژێکی پڕۆزە و توانە بەڕێکرا.
بەڵێ ئێمە ئەگەر هەر ڕۆژێکی گرنگ هەبێت کە تەنانەت تێشپەڕی بێت بەڵام بابەتەکە گرنگی تایبەتی خۆی هەبێت و بینەر و بیسەری خۆی هەبێ ئێمە دیسانەوە ناو پرۆگرامی بەیانی 24 باسی لێوەکەین بۆیە ئەمە موت بۆی کە باسی ڕۆژی دامەزراندنی پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێرتان بۆ بکەم چونکە 26 مانگ یادی دامەزراندنی بوو بەڵام لەبەر چەند هۆکارێک کە ئەوش پەیوەندی بە خودی پەیمانگاوە هەبوو ئێمە نەمانتوانی بانکێشتیان بکەین بۆیرە بەڵام ئەمڕۆژ هەمان دەرفەت هەر هەیە کە بتوانین قسەیان لەگەڵ بکەین چونکە ئەو پەیمانگای کۆمەڵە هونەرمەندی پێگەیاندووە دەمانەوێت زیاتر سەبارەت بە دامەزراندنی پەیمانگاکە قسە بکەین لەگەڵ ئەوەشە ئێمە خوێندکارێکی پەیمانگاکەشمان لەگەڵ کە ئەم بەیانیە پرۆگرامان بۆ جوانترە کات بە ژەنینی عود و جگەلەوە زیرەک ئەمین بەڕێوبەری پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر و هاڕوەها کە باسیشم کرد هەڵگورد ئیبراهیم قوتابی لە هەمان پەیمانگا میوانی ئێمە بەخێر هاتن سەر چاوان زۆر سپاس بۆ جارتان با لە سەرتاوە دەست پێ بکەین بە دامەزراندنی ئەم پەیمانگایە بازانین چۆن بۆ دامەزراوە چونکە تێش پەڕێ بەڵام هەر بە باسێکی لەوە بکەین بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەتاندا دامەزراندنی پەیمانگای هونەرە جوانەکان سەرەتا لە هەولێر پێشتر تەواان لە شاری سلێمانی هەبوو لە کوردستان تەنها لە شاری سلێمانی پەیمانگای هونەرە جوانەکان هەبوو دوای دەرچوونی چەند هونەرمەندێک لە بەغاو لە سلێمانی و لەو شوێنانە کە هەوڵی ئەوەیان داکەوە لە ناو هەولێریش پەیمانگا دروست بکەن لەوانە زۆر لە هونەرمەندەکانی شێوەکار وەکو مامۆستا جەمال وشێر و مامۆستا عەزیز پیرداود و داوای لێبوردنەکەم ئەگەر ناوی مامۆستایەکانی کەم لە بیر نەبێ لە یاد نەبێتن لە مۆزیکیش مامۆستا بەکر خالید و مامۆستا فەرهەنگ و مامۆستا فاڕۆخ و مامۆستا ئامان شغازی و لە شانۆ مامۆستا ژیلوان تاهر و مامۆستا سەلاح حەسەن ئەوانە هەموویان کۆک بوون لەسەرەوەی کە هەوڵی ئەوە بدەن کە پەیمانگای هونەرە جوانەکان دروست بکەن ساڵی 1992 لە هەولێر 92 لە هەولێر تا چەند توانی پەیمانگا کاریگەری هەبێت لەسەر ڕەوشی هونەری لە شارەکە من ئەو کاتە بەڕاستی من لە 1994 من پەیوەندیم بە پەیمانگای هونەرە جوانەکان وەکو قوتابی دەست پێکم لەوێ بوو دوایەوە بووم بە مامۆسا و ئێستا بەڕێوە بێ زۆر باشە ئەمەش بەش کەمە پێش لەوەستا باسی پلانمانە کرد بەشێک بوو لە پلانی ژیانت ئەوە یا کە هەرچی وەکو قوتابیەک چیت و بۆچ بەشێک چیت من طبعا ینی لە خێزانێکی وەکو هونەردۆست بە تەکید بەڵام من باوکم مەلا بوو من لە خێزانێکم کەوا زۆر ئیماندار و زۆر ینی لە ئیمان زۆر زۆر باشن یاخود بەهێزن بەڵام لە پاڵ ئەمەشیان بەڕاستی زۆر ڕۆشنبیرن خێزانەکەمان لەبەرەوەی خەڵکی ڕاوەندوزیشم بە خۆشت دەزانی ڕاوەندوزی و کۆیەکان لە مەجای هونەر و ئەوانە زۆر پێشکەوتن هەمیشە لەم سەیەکی هونەری لە ناو بێگومان بەجا بەڕاستی من باوکم خۆ ئەفریکا ڕۆشنبیرێکی زۆر باش بوو نیشتیمان پەروەرێکی زۆر باش و شاعیرێکی زۆر باشی بوو دەنجیشی زۆر خۆش بوو کاکە هەڵگورتی شەسا قوتابێ لەگەڵتان ئەوی شەر لە خانەوادەیەکە توانم بڵێم ئەم هەر چۆنەڵێ بەڕیشەوە بەڕیشەوە لە ناو هونەرە ئەویش هەر لە خۆمانە خۆمانە هەی خۆتانە هەڵگورد قوتابیە ئێستا لەوێ قوتابی دەوێ و بە ئامێرەکە تا دیارە عود دەژەنی بێژگە لە عود چی دیکە ئەژەنی پیانۆش ئەژەنی بەس بەکەمی زیاتر لەسەر عودیمە عود زیاتر هاوڕێتە خۆت و عودەکەت خۆت عودەکەتم دانی چیمان بۆکەی وڵا بەدڵیەوە بەدڵی ئێمە هەموو میوزیک هەموو مەقطوعێکی پارچێکی مۆسیقان بەدڵی تۆ بێ با تۆ هونەرمەندی بزان دڵی تۆ چیەڵێ شتێکی خۆشمان پێشکەش بکە بۆ بیانی
دەستت خۆش بە نەوێ سێرم کەی ئەمزایی کە سێرم کات تەواویەکات نابێ من هیچ نەڵێم تۆ بەس بەردەوام بی گەشتێک بوو بەناو هەموو مەقامە ینی مەقامەکانی موزیک ئەوەی کە ئەو پێشکەشی کرد بەڕاستی گەشتێکی جوان دەستەکانی خۆش بێت جا مامۆستاکەی و مدیرەکەی لە تەنیشتەوە ئەوەنیتر تەشجیعیە کردەوە نیتر هانیەداوە نجانتی ئەڵڵاه من بە ئەڵڵاهەکەیەوە حەزمە کردەوە بەردەوام بی دەستەکانت خۆش بێت کاک زیرەک جەناب خۆشت دەنگت خۆشە بەخوای تۆزێ نا حتمما دەنگت خۆشە چونکە بیستومانە هەڵێ هەواڵمان بۆ هات هەواڵمان بۆ هاتووە میوان بوویتە پێشتر هەنێەوە نییە بڵیت ئەم لاولا ناخوات میوزیک ئامادەیە و دەنگەکەی خۆشت ئەیتر ئەبێ یارمەتی دەربێتەوە بەیانێمان بۆ جوانکەن باشە جان بەیاتی سۆل بەیاتی سۆل بتنابه والشبكم دلالا من بتنابه شايب لين بدار نابه بتنابه والشبكم دلالا من بتنابه اوی چاورشامه بتنابه گلوگیا بی آب نابن بتنابه والشبكم دلالا بتنابه والشبكم دلالا بتنابه ئەمجارە من چەپڵە بۆ هەردووتان لێ دەستان خۆش بێت دەستان خۆش بێت مامۆستا زیرەک ڕۆڵی ژنان چۆن ئەبینن لە ناو پەیمانگای هونەرە جوانەکان هەر لە دامەزراندنیەوە هەتاوەکو ئێستا چۆن توانیانە کاریگەریان هەبێ لە ناو هونەرە لە دەستپێشی دامەزراندنی پەیمانگەی هونەرە جوانەکان تاوەکو ینی تاوەکو تقریبان نزیکەی 8 ساڵ 10 ساڵ دوای دامەزراندنی بەشداریکردنی کچان و ئافرەتان لە بەڕاستی لەو بوارە لە مەجای مۆزیک و شێوەکاری و شانۆ زۆر باش بوو بۆیەوە پرسیارم کچوە سەرەتا لە نەوتەکان تۆزێ کەمتر کچان ئەوەیانە زۆرتر بوو باشتر بوو من ئەڵم ئێستا ئەبینم کچان زۆر خەریکی ئامێرە میوزیکەکانوانە بەڵام چۆنەوە داتاکە لە لای ئێوەیە ئێوە لێوێن چۆن سەرچاوی شتەکان ئەزانن باشتر کاتە با ئەو زانیارێکە هەڵەیە لە لای منیش لە لای خەڵکێکی تریش بوو بێت من بێگومان بۆتی ینی باس دەکەم کەەوە ئەو کاتە بەعکسەوە ینی بە پێچەوانەوە کچان و زۆر زیاتر بوون کچەکان لە بەشداریکردنی کوڕان ئێستش ئەو فیستیڤالانەی کەوا کۆن پێشکەش کراون لە ساڵانی 96 97 بڕوا بکە دەتوانین بڵێ 170 کچ بووە ئەوانەی کە بەشدار بوونەوەکو کۆرس وەکو
زیاتر وەکو کۆرس ینی زیاتر بەکارهێنراون یاخود لە بەرەوەی دەنجیان باش بووە وەکو ئامێرژەنیش هەندێک لە کچەکان لە هاوڕێکانمان بەشداریان دەکرد بەڵام زیاتر وەکو دەنگ کۆڕال یاخود گۆرانی گوتن لە شێوەکاریش هەمان شت لە شانۆش هەمان شت بەڵام لە شانۆ دایمەن لە هەموو بوارەکان لە هەموو کاتەکان شانۆ ئافرەتی کەمتر وەکو ڕێچکە لە کوردستانە زیاتر ئەبینیت خەڵک بەلای چه ئامێرەکە لە ئامرە میوزیکەکان زیاتر میلی هەیە چ لە کچان چ لە کوڕان زیاتر حەزەکان فێر بن بۆ نموناگەر باسی وڵاتانی چواردەور و بەرمام بکەین ئەزانین لە تورکیا زۆر زیاتر ساز و قانونە لە ئەتوانین بڵێن لە ئێران تار و سێتار و سنتورە بەبزین لەناو کوردستانی خۆمان چی بۆ ئێمە ناتوانین بەوە ینی حیساب بکەنکەوە ئافرەتانی ئێرە یا مەبەستم لە ئافرەتان نیە لە ژنان و پیاوان من وەکو دوو عنسوری مرۆڤ باسەکەم ینی بڵێن دوو کەسایەتیکەوە ئافرەت و پیاوە لە هەموو دنیا ژوە بەڵام لێرە بە تایبەتی زیاتر ئافرەت بەوەوە جوانەکەەوە پیانۆیەک بژەنێ یاخود فلوت بژەنێتن ینی ئەو ئامێرانە زیاتر لە کچان و لە ئافرەتان دێت زیاتر بەڕاستی لە بەرەوەی ئامێرەکانی تر لەوانەیە کەمانچەش نزیک بێ لە ئافرەت هەموو ئامێرەکان دەتوانێت بژەنێ بەڵام ئەوەی کە ئێمە زیاتر دەیبینین و ینی دەبینین کەەوە قوتابیان دایمە حەز دەکەن بەشدار بن بەو ئامێرانە یاخود ئەم ئامێرانە بژەنن هەرچەندە پێیان خۆش نییە کەەوە حەزیان لەیەکەوە ئامێرەکانی دیکە بژەنن بۆەوەی ئەوانیش لە چالاکیەکان بەشدار بەڵام هەندێک ئامێر هەیە لەوانەیە قورس بێ بۆ ئافرەت یاخود بۆ کچ بەڵام پیاو یاخود لاوان کوڕان زۆربەی ئامێرەکان ئەتوانن بەشدار بن لە بەرەوەی زۆر ئامێر هەیە کەوا پێویستی بە دەست و پەنجەیەکی باش هەیە ئافرەتیش دەست و پەنجەیان ناسکە و ئەوە ناتوانن جوانی دەست و پەنجەیان دەتوانن لەسەر فلوت و لەسەر پیانۆ جوانتر پیشیان بۆ کوڕانمان پیاوانمان چی زیاتر بەرەو لای چه ئامێرەکە ڕۆن پیاوانی شەرۆک و باسم کرد زیاتر لێرە ئەگەر باز بکەین زیاتر حەزیان لە عودا یاخود لە کەمانچەیە یان لە پیانۆیە لە بەرەوەی ئێستا ینی بەداخەوە لەو بارودۆخی ئێستا ئەوەندەی بژەنی پیانۆ یاخود بە شێوە بڵین ئاساییەکەی ناو شار باسی بکەین بژەنی کیبۆرد زۆر زۆر ینی بەناوبانگن یاخود کاریان باش هەر بۆ خۆشی کورد حەزە و میوزیک بۆ هەر شوانەکانمان بە شمشاڵ ژەنینەوە شتێک ئەڵێن بۆ پشتگیریم ناکەی مامۆستا زیرەک ئەڵێن یەکێکە لە قسەکردن دەنگی خۆش بێت لە گۆرانی تریش دەنگی خۆشە جا هەڵگر دەنگی لە قسەکردن زۆر خۆش و ئاها گەڕ بوو وانە بوو هەڵگوردێکە لەوانەیە کە من بەڕاستی من خۆم ینی زۆر حەزم لە دەنجێتی ئێستامەش حەزمان لێتی من بەس بە قسەکردن ینی ئەوە نیە شایەتی بۆ بدەی لەولایەنەوە من بە گوێبیزبوونی دەنگت زۆرم حەزە دەنگت بوو حەزەکەم بە گۆرانیش گوێم لە دەنگت جا خۆشت بۆ خۆت بژەنی و خۆشت گۆرانێکە بڵێ ئەبێ چی دەرچێ زانی چیمان پێش قدرم هەمووی وەلاشقایە خۆشەویستی تۆ هێلە دڵمایە چارە نووسم لەگەڵ تۆدایە
نمزانی هێندا دڵم شەیدایە بێ تۆ هەڵ ناکەم هیچ لەم دنیایە نەمزانی دڵداری دەبێتە خەمباری ئاهوو گێریە و زاری دەشێوێ شەوگاری من چی بکەم قەدەرە لە توانم بەدارە نەگۆڕێتە سەرە جارێکیش بێوارە یاخوا دەستەکانت خۆش بێت لە کۆنتترۆڵ هەمویان ئەڵێن لە برێمە دەستخۆشی لێ بکە هەر لە دەرهێنەر و پرۆدیوسەر و هەمووانێکە لە کۆنتترۆڵن اینجا من هیچی تر ناڵێم چونکە ئەڵێها لە کۆتاییەکەی با مسک بێت حەزەکەم بەوە کۆتایی پێبێنین لە هزر و یادی بینەر و بیسەرەکانمان بمێنێ بۆیە زۆر سپاسانەکەم ئەم بەیانیە لەگەڵ منابوون و پرۆگرامەکەتان جوان کردین دووبارە بەخێر هاتنەوە سەر و سەرچاوە سپاس بۆ بەڵێ دەچمە مۆسکۆ لە ڕێ ئەم راپۆرتەوە کە لە مۆزەخانەیەکی مۆسکۆ کولتوری 300 ساڵی جیاواز نمایش ئەکرێت کە ئامانج لی چالاکیەکە ئەوەیەکە بە بیرهێنانەوەی مێژوو ڕابردووە کەسا خەڵک پێ ئاشنانیە تیا باس لە گۆڕانکاریەکانی ئاهەنگەکانی سەری ساڵ دەکەن لە رووسیا کە بەر لە ساڵی 1970 لە رووسیا لە 1970 ساڵی پێشتر لە رووسیا لە یەکی ئەیلول دەکرایەوە بەڵام بە مەرسومێک بۆ یەکی کانونی یەکەم دواخراوە لەم راپۆرتە بینەریە بین. مرۆڤ دکارە کەڤنە شۆپیên سێ سەرێ ساڵان yên 300 ساڵên cuda li vê mûzexaneyê li Moskoyê bibîne. Parçeyên dîrokiyên her 100 salekî li ber çavan e. Her sal li mûzexaneya Kolomeniskoyê li Moskoyê kevne şopiyên serê salê yên berê û niha têne pêşandan. Kobnavê 300 sal ji dera Krîsmesa Rûsî tê binavkirin. Li vê mûzexaneyê dîroka ahingin serê salê û cejna ji dayîkbûna Mesîh ji 100 sala hevdemîn û heta niha têne pêşandan. Ev pêşengeh gelekî xweş e. Tu ji 100 salekê derbasî 100 salekeden dibe. Wekû tu geştekê bikî. Ji ser demeke nû vedigerî 100 sala hevdemîn û hejdemîn. Beriya sala 1700 serê salê li Rûsyê li yekê Eylûnê bû. Ji ber ku roznameya Rûsî ji çêbûna cîhanê dest pê dikir ne ji dayîkbûna Mesîh. Lê digel li serrastkirina roznameyê li ser demê Pîterê yekem demê wê hate pêşxistin ji bo yekê çileyê. Li vir jî belgeyeke dokumentê nîşandan ku li dîroka bîstê ber çileya sala 1699 vedgere. Mersûmê pêşxistina serê salê li Rûsyê ku bi destê Pîterê yekem bi xwe hatiye nivîsandin. Dibin jmartinên ku kirîn dew û bi destên xwe nivîsandî hêleke navber heye ku mersûm e. Dibin de nivîsandiye bi kerema we bila em serê sala nû ji bo yekê çilê li paş bixin. Weke têbîniyekî daniye. Ji dawiya 100 sala nozdemîn ve bi hinvedana serê salê komek ji kevneşopiyên berê û nû li Rûsyê li xwe digire. Ji wê demê ve danîna dara Krîsmesê jî bûye yek ji stûnên van ahingan. Lewma jî li vê mûzexaneyê şêwaz û awayên cudayên dara Krîsmesê û xilîşkanên cuda ji 100 sala nozdemîn heta 21mîn têne dîtin. Kesatiyên naskirî, lîstik û diyarî, şîrînahî û tabloyên ciwan jî. Bîrokeya dara Krîsmesê ku bi kevneşopiyên gelerî vegirê daye li her du holên yekem tê vegotin. Li alîkê din tabloyeke li sala 1911 vedigere ku nîşana destpêka 100 salaya bîstemîn e. Li serê sala nû kevneşopiyên gelerî hatin komkirin û kevneşopiyên Ewropî jî li wan zêde bûn.
بهترژ 700 پارچه لەوێ موزەخانەیە تێنە پێشاندان کۆژی 21 موزەخانەیان هاتنە کۆمکردن. ئارمانج ژلدارخستنا vê çalakiyê jî salane avêtina ronahiyê li ser rastiyên ku nehatine naskirin û pêşandana hûrguliyên ahingên serê salê yên kevnin. Ev pêşengeh wê heta dawiya vê mehê berdewam be. پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوادارم کە پرۆگرامەکەمان بەدڵی ئێوەی خۆشەویست بێت تاسبینە بە گەیشتنەوەیەکی دیکە لە بینی بەیانی 24 و ئێوەی بینەر و بیسەری خۆشەویست بەخواتان ئەسپێرم ماڵتانە خاتان لەگەڵ.